ئەنجومەنەکانی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی بە هەڵواسینی شریت و لۆگۆ پۆستەرەکانی لیستی ژمارە ١٩٢ کۆمەڵی ئیسلامی هەڵمەتی بانگەشە و سەرخستنی لیستەکەیان بۆ پەرلەمانی کوردستان دەست پێ کرد. سواز بخوا ئێمە شانازی بەو نوێنەرانەمانەکەین لە هەم لە پەرلەمان هەم لە وەزارەتەکان خەڵکی دەستپاک خەڵکێکی ڕازگۆ خەڵکێک لەگەڵ میلەت ڕاست شانازی بەوانەوەکەین لەژێر دروشمی ئەوان کە ئێمە بەردەوامین لەگەڵ ئەو ڕاستیایە سواز بخوا ئەمڕۆژ هەڵمەتی هەڵبژاردنمان دەست پێ کردو لە هەموو شار و شارۆچکەکان ئێمە گەنجومەنەکان کۆمەڵی ئیسلامی دەستمان کردووە بە هەڵواسینی لۆگۆ و هەڵواسینی و شریتانەی کە ئامادەمان کردبوو بە بانگەشەکردنی هەڵبژاردن بە ئومێدی خوای گەورە کە بتوانین لەم هەڵبژاردنەیە بتوانین دەنگێکی باش بەدەستبێنین چونکە کۆمەڵی ئیسلامی خاوەنی هەڵوێست و خاوەنی مەبادیئی خۆیەتی. ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لێبراوانە کار دەکەن بۆ بەڕێوەچوونی بانگەشەی هەڵبژاردن بەپێی یاسا و دوور لە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی. هەروەها دەیانەوێت پەیامی لیستی ژمارە ١٩٤ بگەیەنە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی. زۆر خۆشمان لەو بابەتانە ئەپارێزین کە ئەبێتە خوروقات و هەروەها ئەو شتانی کە هەمانە لەم شەو دەست پێ ئەەکەین بۆ شەوانی داهاتوو ئینشاڵڵا هەموو ئەو شتانە هەڵەواسین. ئەگەر خەڵک بێ گۆڕانکاری بکرێ بێ زوڵم نەمێنێ بێ ستەم نەمێنێ بێ دادگەری قەرار بگرێ بێ عەدالەت بەرپا بێ ئەبێ بێن دەنگبەند جەریئانە. ئێمە وەکو ئەنجومەنی چوار ئەم شەو دەستمان کرد بە هەڵواسینی لۆگۆ و شیعارەکانی کۆمەڵی ئیسلامی و هیوادارین خەڵک بەعام بەرەو سندۆقەکانی دەنگدان بڕوا چونکە خەڵکی ئەگەربی هەوێ هەر دەسەڵاتێک بگۆڕێ بۆ ئەوەی کە خزمەتکردنی میلەت بگرێتە ئەستۆی خۆی ئەوەش ئەکەوێتە سەرشانی هاوڵاتیان بەگشتی. هاوکات ئەندامان و لایەنگرانی کۆمەڵ داوا لە هاوڵاتیان دەکەن ساختەکاری و دزی و گەندەڵی حیزبە دەسەڵاتدارەکان بێهیوایان نەکات و بۆ سزادانی ئەو دەسەڵاتە بێباکە و چەسپاندنی ئیرادەی خۆیان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و کاندیدی متمانە پێکراوی خۆیان هەڵبژێرن. ئەگەر چاوەڕام کە ئەوان ئامانجی بۆ بەدەبێن هەرگیز نایبێنێت چێ 27 ساڵ ئێمە تەجروبێکی تاڵمان لەگەڵ ئەم دەسەڵات و سیاسەتی ئەمڕۆ هەیە کە ئەم هەرێمە بەڕێوە ئاباد ڕۆژ بەڕۆژ ستەمەکان زیاترە بێت ڕۆژ بەڕۆژ ناعەدالەتی و زوڵمەکان گەورەتر ئەبێت لە ئاستی خەڵکە. داوامان لە خەڵکی خۆشمانەوەی بەڕاستی بە جوهدێکی زۆر بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆیان ئەم جاریان نەفوتێنن چونکە ئەگەر ئێمە بمانێ گۆڕانکاریکن بەڕاستی سەر سندوقەکان یەکەم وێزگەیە بۆی کەوا ئێمە بمانێ گۆڕانکاری بکەین و پاڵ بە گەندەڵەکانەوە بنین و جارێکتر نێڵین ئەو گەندەڵانە ئەو کارانی کەوا لەوە پێشکردویانە بیکەن. ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێست و کارەکانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و پەرلەماندا بیری دەنگدەران دەخەنەوە و داواشیان لێ دەکەن بۆ پاراستنی بەرژەوەندی گشتی و چەسپاندنی دادگەری متمانەی خۆیان ببەخشن بە لیست و کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.